ئەکرێ مامۆستا سیارێکی گرانبەهات لە ژێرا بێ و خەڵک برسی بێت بەڵێ دروستە ئەگەر هەم وایە دەبابەم ئەکڕی هەرێ قەسەم بەخۆ دەبابەم ئەکڕی پێغەمبەر صلی الله علیه و سلم چی علموا اولادکم چی مناڵەکانتان فێری چی بکەن سوارچاکی زان چییە دەبابە لێخوڕینە ئەسپیە و سادەوری دەبابەیە بینی کاکە لە هجوومە سوارچاکی دەبابە لێخوڕینە برا مدەڕعە لێخوڕینە تۆ ناوێری فێری پاسکیلێکیشی ها تۆ ناوێری ڕێی مزگەوتیشی پیشان بێ فەرمێن مناڵەکانتان فێری سوارچاریکەن غەواسەی حەربی لێخوڕە تارە لێخوڕە کاکە F16 لێخوڕە بۆ نابێ یعنی فێری بی بۆ نابێ بتوانی لێخوڕی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم مناڵەکانتان فێری سوارچاریکەن فێری چی کەیکەن فێری نیشانەشکێنی کەن فێری قەماسی کە برا ها فێری هاوەنی کە فێری ئەربیجی کە ئەمڕۆ نیشانە بەوانە ئاشکێنرێ دەبێت چی ئەشکێنرێ